شڵەژانە لە ناکاوەکەی دوێنێ شەوی حکوومەت یارێم لەسەر نەوتی خوڕمەڵەیە و نهێنیا گەورەکەی ئاشکرا بوو بەهۆی سەرکەوتنەکانی هەسەدە و حیساب نەکردن بۆ ئەنە کەسە لە دیمەشق بارزانی نوێنەرێک دەنێرێتە لای مەزلوم عەبدی. سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ بەغدا بەبێ ئەنجام کۆتایی هاتوو و کێشەی موسا چارەسەر نەکرا. بەپێی زانیاریەکان هۆکاری دەرکردنی ڕاگەندراوەکەی دوێنێ شەوی حکوومەت یارێم گەشتەکەی محەممەد شیع سوودانیە بۆ بەریتانیا. بەپێی زانیاریەکان حکوومەت یارێم ترسی هەیە سوودانی لە لەندەن لەگەڵ کۆمپانیای پریتیش پتریلیۆم چەندگرێ بەستێکی نەوتی ئەنجام بدات. یەکێک لەو کێڵگانەش کێڵگەی خوڕمەڵەیە کە دەکەوێتە سنووری مادەی 140 لەژێر دەستی پارتیدایە. بەیاننامەکەی حکوومەت بۆ هۆشداریدانە لەوەی ڕازی نابن هیچ گرێ بەسێک لەسەر ئەو کێڵگەیە بەبێبوونی ئەوان بکرێت. جێی باسا کێڵگەی خوڕمەڵە یەکێکە لە کێڵگە سەرەکیەکانی حکوومەت یارێم بە پێشوەسانی هەناردەینەوە درۆژانە زیاتر لە 150,000 بەرمیل نەوتی لێ بەرهەم دەهێنرا. ئەگەر کێڵگەکە بە تەواوەتی لە هەرێم بسەندرێتەوە هەرێم بەپێی یاسای بودجە ناتوانێت ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بدات بە حکوومەتی عێراق کە لە سەری کراوەتە مەرج. بە گوێرەی هەواڵی میدیای پارتی مەسعود بارزانی حەمید دەربەندی بەرپرسی دۆسیەی ڕۆژئاوای کوردستان لە بارگای بارزانی دانێرێتە ڕۆژئاوای کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە و هاوکات کۆبوونەوە لەگەڵ ئەنە کەسە. دەست پێشخەریەکە دوای ئەوە دێت ئێستا ئەحمەد شەرع تەنها لەگەڵ هەسەدە و ئیدارەی خۆسەر وەک نوێنەری کوورمامەڵە دەکات. شاندی ئەنە کەسەش لە 2 هەفتەی ڕابردوو لە دیمەشق سەرڕای هەولیان بۆ ئەوەی ناوبراو ببینن بەڵام شەرع پێشوازی لێ نەکردو. ئەمەش وای کرد بە ناچاری هەوڵ بدەن لەگەڵ مەزلوم عەبدی کۆ ببنەوە و داوای یەکڕێزی کورد بکەن. سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ بەغدا بەبێ بەدەستەوەدانی هیچ ئەنجامێکی دڵخۆش کۆتایی هات. نێچیروان بارزانی لە کۆبوونەوەی لەگەڵ سوودانی داوای کردووە موچەی مانگی 12 بنێرن و ئەم ساڵیش کێشەی موچە دووبارە نەبێتەوە. بەپێی زانیاریەکان سوودانی ڕایگەاندووە حکوومەت یارێم پابەندی بڕیاری دادگای فیدراڵی نەبووە هیچ برا پارەیەکیش ناتوانن بۆ موچەی مانگی 12 بنێرن. هەر بەپێی زانیاریەکان نێچیروان بارزانی داوای لە مەحموود مەشهەدانی سەرۆکی پەرلەمان کردووە یاسای بودجە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی کێشە داراییەکانی هەرێم چارەسەر بکرێت. بەپێی زانیاریەکان مەشهەدانی وتوویەتی ئەوەی لە دەستی ئەوان دابێت دەیکەن بەڵام هەموارەکە پێویستی بە دەنگی زۆرینەی پەرلەمانتارانە کە لە دەسەڵاتی ئەودا نییە.